بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی هەرە ڕووداوانی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویاندا. گفتگوێن پرسو باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک فەتحوڵڵا حوسێنی نوێنەری ئیدارەی خۆسەری پێشوو لە باشووری کوردستان، ئێستا وەکو نوێنەری ڕۆژاوا لە باشووری کوردستان لەگەڵمان ئامادەیە. کاک فەتحوڵڵا سڵاو لێبێ. بە خێراتی سەرچاو. نوێنەری ئیدارەی خۆسەر نەما تەواو؟ بەڵێ ماوە. ماوە؟ ئیدارەی خۆسەر ماوە. ئیدارەی خۆسەر ماوە؟ بەڵێ. ئەی بۆ هەندێک وای دەخێنەوە کە تەواو ئیدارەی خۆسەر نەمای تر کۆتایی پێهات. ڕێبەبەریە خۆسەر بشکلێکی فەرمی نەهاتی هەڵوەشاندن تا ئێستا دەم و دەستگای ڕێبەبەریە خۆسەر لە هەموو هەرێمێن کوردی ئیش دەکەن ویشێ خۆیان ئەکرد تا ئێستا ئەو ئینتەگراسیۆن نەبینە دەستگایان خۆمان و دەستگایان حکوومەت کاتی دیمەش تەواو نەبوونە. سەر مەسائلە لەشکری تۆزەکەی تەواو بوونە هەر چەندێک کە گفتوگۆ بەردەوامن. یعنی مەسەلەن ئێستا چار لیوا هاتنە، چار لیوای لەشکری هاتنە دامەزراندن، بەڵام ئێمە خەریکی لیوای پێنجەمن و دەرفەت هەیە گفتوگۆ ببن کە 10 لیوای دیکەشی دروست ببن. 10 لیوای دیکەش دروست بکرێت. 5 لیوای دیکان ببنە 10 لیوای. لەبەر تا ئێستا 8,000 چەکداری هێزە سووریا دیموکراتیک بەرەنگێکی فەرمی نەهاتن ناو دەستگای لەشکری وزارەتە بەرگری حکوومەتە دیمەش. لەبەر ئەوژ گفتوگۆ بەردەوامن ئەمە قۆناغا یەکەمە، قۆناغا یەکەم کە تو ئەتوانی بە لە شوونێ دەنگی تفنگ دەنگی ئاشتی بە لە شوونی ململانە و زۆرانواری ئێمە ئەتوانی بۆ گفتوگۆ بکەن و ئەگەر تر بەگرەوەندی هەردوو دیفاکتۆیان بنەر دیفاکتۆی ڕێبەبەریە خۆسەر و هێزە سووریا دیموکراتیک و حکوومەتە کاتی دیمەش تێ بنارە بەگرەوەندێوان فشارێکی ئەمریکی و هێزی ناودەوڵەتی لەسەر ئەوانە. یعنی تەوافقات بینی ئەم هەردوو هێزانە ئەگەر ببن نەشاریەک پەیدا دەبە ئایا سووریایە دەهاتوو بچ شێوەیە بەلبەر تا ئێستا سووریایە دەهاتوو هیچ شێوەیەک بووی دیار نییە. ئێستا تائیفەیەک تەنیا بناوێت سنە حکمی سووریا دەکەن سەراستی لەشکری و سەراستی ئیداری. لەبەر ئەوە نە لایمە تەنیا جگای قبولکردن نیە، لای عەلەویەکان، لای دروزەکان، لای خودی سناجی جگای قبولکردن نیە. سووریا بە حاجەتی تەوافقاتە، بە حاجەتی هەموو پێکاتەی سووریا. شریکێ بریارە سیاسی و لەشکری بن لە دیمەش. دیمەش پایتەختە هەموو سووریەکانە نابە ئێمە چۆڵ بکەن بۆ یەک پێکاتە. لەبەر ئەواژی جموجۆلی ڕایداری قەسەدی و ڕێبەبەریە خۆسەر و نەتەوا کورد ڕۆژانەیە بە جموجۆلەکە سیاسی و دیبلۆماسی لە خود ناو خودی دیمەشدا هەیە. باشە، یان یەکرێ کەواتەوەی کە تۆ پۆلێنە کرد لە بری دەنگی تفانگە بێ ئاشتی قسە بکایت. ئەمە و قۆناغەیە کە ئاشتی تر قسە دەکات لە بری تفانگ. بەکل تاکید ئێمە ڕێبەبەریە خۆسەر 14 سال 2014 تا 2026 واتە 12 سال مە دیفاکتۆیەکە گەورە ئاوا کرد بناوێ هەرێمە باکوور ڕۆژهەڵاتی سووریا. ڕۆژانە شاندێن سیاسی و دیبلۆماسی ڕۆژاوایی لە هەرێمی خۆمان بوون. هەماهەنگیە هێزی ناودەوڵەتی لەگەڵ ڕێداری قەسەدی و هێزە سووریا دیموکراتیکە بوو. ئایا هیچ اعترافەکە ناودەوڵەتی بە ئەو هێزە بە ئەو دیفاکتۆیە سیاسی بە مافی نەتەوا کورد هەبوو قەتعان نەبوو. تاقەتەنیا قسەکردن بوو، تاقەتەنیا بهێڵتانی بزانانی بن چارەنووسە سیاسی چ لێت. لەبەرەوە ئێستامە ئەو دیفاکتۆیە گەورەمە هەلگرتەوە کە ئێمە بکەن ئاعترافەکە دەستوری هەندێک سووریای داهاتوو. ئەو دەستورە ئێستا نابێ ڕاگەاندنە دەستوری ئێمە پێ بابەت نیین. کەس پێکاتی سوورە پێی بابەت نیە. لەبەر ئەواژی ئەو هەلبژاردنێ بوون ڕاستە تۆزەکی هامشێکی دیموکراتی کردە 12-13 کورد ڕۆشتن ئەوە یان هەندێک پێکاتیان دەڕۆشن، بەڵام ئەمە قۆناغەکە ئەنتیقالیە. ئێ بە ئەبێ میان ڕەو بن، ئێمە لێ تێگەشتنی خۆ جێبەجێ بکەن، بزانی بن ئەم سووریا بەرەو کۆدچە. لەبەر تا ئێستاژی ئەو شکلی حکم کەسەر تەوافق نییە. لەبەر ئاواژی ئەمە شەڕێکی سیاسی و دەستوری پێویستە لە دەمێ داهاتوو. کاک فەتحوڵڵاندێک دەڵێن دەبوو گۆڕانکاری دەستوریەکان ئەنجام بدرایە، ئەنجا ئەم کارە بکرایە. لە ژێر زەختە مەزلوم عەبدی ئەمەی کرد؟ مەسئلە نەزەختە، نە ئێمە تەنیا زەخت سەر ئێمە هەیە، زەخت سەر ئەحمەد شەرعی هەیە. بەدان گروپین ڕادیگەل دەوروبەری ئەحمەد شەرع. تا ئێستا تەسویە سیاسی هەندێک خودی دیمەشدا نییە. بریارە دیمەشقایە بریارە دیمەشقە بەکل تاکیدنا. ڕۆژانە لەو تەبگەرە سەربازی ئەولەهی استخباراتی دیبلۆماسی تورکی لەناو خودی دیمەشقن. ئەمە پرۆبلەمەکە گەورەیە. ئایانسیاتی فلای ئەحمەد شەرع هەیە کۆنگرێکی جامع بۆ هەموو نەتەوە پێکاتەیان سووریا تابین بکات کە ئێمە دانیشن چارەنووسە ملەتی خۆ وڵاتی خۆ ڕسم بکەن. ئەمە تا ئێستا ئەو دەرفەت بۆ مە نەهاتی. لەبەرەوە ئەو دوو دیفاکتۆ
ابي ريكفتنا بكن راس دستور نهاتي نوسين بلام دستور بهاتا نوسين طاقه ثانيه شمول ريبريا قصر هذا سوريا ديمقراطيك بك واما تكازينا كطاقه ثانيه ما في خو تابين بكن دستور دهاتي واتا دمنا سوريا كان ديمقراطي سوريا بو همو سوريا كان به او ارمان جماعه كوماري سوريا عربي نامنه گفتوگو بزورن ما بس مش عربيه كان نامنه گفتوگو زور في دستور گفتوگو زور بكاتي دي كنا خنت ولا كوماري سوريا عربي تا استوايا تا است كوماري عربي سوريا تا است گفتوگو سر زور بچ بردوامن اما نطاقه ثانيه بريار ايمي ونطاقه ثانيه بريار احمد الشرع اما كونغرا كي مصالحين ابخوي لهف كتب تكسترا كنا بكرد لروي دستوري ودلن عندك بليني ورغتو كورد انجا ام بريراني دا بلين دراو چی بو کورد بکرێن کورد ئەبێ شەریکە بریارە سیاسی بڵ ناو دیمەشق و ئێستا ئەو چارلیوا ئێمە برەنگێکی فەرمی بەشێکی سەرەکەنە سوپایە سووریا کە ئەمڕۆ بناوی وزارەتە بەرگری لە دیمەشق ئەمە ڕەنگێکی ڕەنگی اعترافەکە سەربازی سەر مەسائل ئیداری ئەبێ وزارەت بۆ کوردە بن سەر مەسائلی ڕاوێژکاری ئەبێ شوێنی کوردان هەموو شوێنەکە بە یعنی واتە تو ئەتوانی بە هەرێمی خۆ بڕێ بەسەر ئاستی ئیداری و سەر ئاستی لەشکاری و سەر ئاستی خەدەمی و تشریکێ بریار بەجێ لە دیمەشق واتە نەهەبوونە ئەوان لای ئێمە هەیە هەبوونە ئێمە جل دیمەشقەیە واتە شەراکەت ئێمە ئەنتەگراسیۆ بناوێ شەراکەت دەخۆین نەبنافێ حەلکردن و ئەندیماج و تەواو سەهر ببەت و نەمینە و ئەو حکم بکە ئەمە قەتعەنوانی ئەمە تەکاملە ئێمە تەشارکە یەکتر بکەن وڵاتێک دەهەرفە بێ ئێمە ئاوا بکەن ئاوا بکەن ئاوادە نەبکەن لەبەر ئاواژی ئێمە ئەبێ حضورە مەل دیمەشقە بە دیمەشق جیگای بریارەیە و ئەبێ ئێمە لێ دەکا مناخك دروس بكن كهمو بيكاتا لقال يكتر دانشن او اجندات الدراكي دوري خو بخن ولاتي ما حرفيه وملتي ما همو ملتي سوريا خسارات وضريبه كجوره دانا والبر اواجي ام هنقاوي دوني كجنرال وهذا الالهام دان براسيل ناو دمشق او سركفتنا كديروكيه بو كردان جاران كرد ناس نامي سوري نبو جاران تواني بزمانه خو قصه بك اسا سيز زانكوي خومان هنا خريجي وان هنا خلي درس شورا مكتب مهنه زباله تبع زمانك الاجتماعي وفرمي تو اتواني بمسائل دادي تو خبري سر مسائل پرورده تو خبري سر مسائل لشکری هزاتي برگري کردن هبه بريارة لشکری لايتوبه اما يا دسكفتين جوريه لبر او ديفاكتو يا هبو ديفاكتو راستا جوربو امانه دمنو بلا بنجه نبو استا بنجه هيا امانه دمنو هز دمنيتو او سنه وشكاني خواني دار ددن وخو دمنيتو بكل تاكيد امانه باش هز سربازينا بو باراستنا هرم كردي بو باراستنا هرم كردي جارا ما قدر يبريا خسر ام جرم بيجن هرم كردي او واقعك جغرافياك هي رسم بوا بشتي او برخدان هنا او شر هنا كجرقه وطبقه وديرزور قشتن لاي سينوري رجع الله كردستان لبرا او دي فاكتو يا انتعاش ببا وكرد جارك دي نقرين مشاريع كولو كس دان بيناده نائم ابي بشر يعني مساله قانونيه تيباري بله قناغه كتازه قناغه شر سياسي ودبلوماسيه لناو دمشق وتاتواني بيوندي خلقل او ولاتن هيك حضور والدي دمشق دولتي ديبه كومالجي ناف دولتي حزناك مركزيك مفرط لسوريا هذا وكو حكم بعث مالباتي اسد بيجدو حزار ويازدا وحزناك حكمك تعددي فراجي هبه بلام ادارات محليه موسعه بنهار هريمك اتوري بخبري او يعني ارمانج خلق سوريا دروز اگر هريم خبري فن قيتشيا بيوندي والقل مركز قرار هبه كدمشق سنه اقل مناطق ناوراسي السوريان بابي وندي وانقل دمشق اما تجي دمشق نين دمشق بايتخت سوريا بايتخت ولاتي مي بلام اما رجن ك ما فيها ولاتي بون اي راستقينه به برنگكي دستوري برنگكي فرمي برنگكي اساي برز جلان هیچ دستی هەیە لەمەدا هەندێک دەڵێن ئەمە بەرەمی و ئینتیگراسیۆنیە کە ئەو واسی دەکرد يعني انتجراسيون ناو باكوري كردستان هي خوت انتزان برنگكي اوتوماتيكي اكام وتاثير سر رجاوي كردستان دبا سينوركي كراوا بين خومان وبين باكوري كردستان وتا حكم تركيا روجانا ايوا ود شوباند كروجانا سيجار درون إريشي خومان دكان روجانا 6 تا 7 شهيد مان هبون چه بنگايا مي تحتيها بجرخانه ابوري روجافا كردستان دهات هرفاندن هيزا كان اف دولتي هيزا هرمي دنگي خونت كر بروتستانات كرن روجانا قصر السر ما هبو جرخانه ابوري قشت صفر القل انبار قول سر ما هبو حصار هبو ملتك دناف شر دناف قيرانك اقتصادي هيج دنگك
وڵاتین ناودەوڵەتی وڵاتێکی عربی دەنگی خۆ نەکرد ئایا ئەو بردومانە بوو چییە ئێستا ئەو ئینتگراسیۆنە هەیە یان ئەو پرۆسەیە سیاسی لە باکووری کوردستان و تورکیا هەیە ئاکامێکی باشە سەر ئێمەتکە بکێمانە ئێستا شەر بینی خۆمان و تورکیا نییە ئێریشێن تورکیا بڕەنگێکی بۆمباران سەر ئێمە نییە واتە تەفاهماتەن لێ تێگشتن هەیە و دوونی پێرێژی جنرال مەزوم عەبدێتەکار کرد گوتی کە تێکیلی ئێمە ئەم جارە بوونە ڕاستەوخۆڵگە ڕایدارین تورکیا واتە جاران ئەگەر وەسیت هەبایە ناوبێنکار هەبایە ئەم جارە بووە ڕاستەوخۆ ئێمە کار بتەعامل گەل تورکیا بکەن و حضورامە و هەبوونامە لە دیمەش واتە و ئەتوانێت گەل هەموو هێزی ناودەوڵەتی بڕەنگێکی فەرمی تەعامل بکە نە بڕەنگێکی کە لە دەرگایەکی نەفەرمی داخل ببن و شێوەیەکی نەهێنیتەوە ببینن و دوایژی سەفەقات و لێتێگەشتن بێنی خۆتان نەبێت. باشە کاک فەتحوڵایمە لە باشووری کوردستان هەندێک خەڵک دەبینین هەندێکیان لە دڵسۆزی هەندێکشیان نیەتی دیکەیانەیە ئەمەی کە ڕوویدا باش بە تاڵی ناو دەبن و دەڵێن نەبوو بکرایە و بەدیلی ئەمە چی بووە گەر بکرایان چی بۆ خەڵکانە دەڵێ لە باشوورەوە ئێمە دەڕوانینە پارچەیەکی دیکەی کوردستان یعنی بڕاستی هەرسەکە خەڵخۆ دەزانن ڕۆژاوای کوردستان لایوان جگای شانازی بوو بەرخۆدانی ڕۆژئاوا خۆ بەرخۆدان ڕۆژاوا ناتەقەتەنیا خەڵکی ڕۆژاوا دەکەن خەڵکی باشووری گەلمەتکردن خەڵکی باکووری گەلمەتکردن خەڵکی ڕۆژلازی هەموو یەک چەپەرا دەبوو بەرگری لە خۆ دەکردن لە جگای شانازیەک ئەم خەڵکانی خۆمان حەریسن بەڵام نەگەیشتە دەرەجات تەشویش ئێمە ما تەسەفەقاتی خەسارەت نەکردە ما هیچ ئاش بەتاڵک نەکردە مە سیلاحی خۆ فڕێ نەداوە سیلاحی خۆمان دەستی خۆمان دەیە تاقەتەنیا مە ناوگۆری ئەگەر باش دقت بدا قسەیە جنرال مەزلوم لە قەسر الشعب دۆنی لە دیمەشق گوتی يعني ئیشێک هێزە سووریا دیموکراتیک وەکو هێزەکە سەربەخۆ نەما وەکو هێزەکە سەربەخۆ واتە دەبە بەشێک ji wezareta bergirî yan supaya Sûriyaya dihatû ew supaya ke te îsta melamihê hê lîwayê bi xweyan debe û majir pêkir em lîwayane natwêne li nêw spayê Sûriye بله بله لیوان عیده وزارت برگری سوریانه بشکن ج سوپایا سوریا بلام لهریم خود مین هریم روجاوای کردستان مینن بو پاراستن خویان ایشوانیه برون شر لشونه کی دی بکن یان برون هر شر ولاته کی دی بکن یان برون لدیمشق بروانیه بکن اما ارکیوان هریم کردی بپارێزن ئەو هەرێمن کە هەم ڕایدارینوانی ئیداری کوردن هەم محافظ کوردە هەم هێزاوانی کوردیژی کوردن. قۆناغی ئایندە چییە؟ هیچ زانیارێکتانێت؟ قۆناغی ئایندە چییە؟ چی بەڵێنێک درراوە چیتر دەبێت لە ڕۆژەوە؟ بامرگەلتۆ بەکراوی قسە بکەی من هیچ دەمانات نییە کە دو ساعتێ دیکە لە سووریا چی ڕووی دەدا. هیچ دەمانات نییە ینی بویەرەکان نەبەس لە سووریا زۆر بەلەزن لە هەموو ڕۆژهلاتی ناوەڕاست بلەزن ئەم لێ تێگەشتنە کە گەلێکی باشە لە بەرژەوەندیان نەتەوا کووردە لە بەرژەوەندیان پێکاتەیە سووریایە کە شەڕێ نافخۆی وان دەربەدەر کرد و کوشت هیچ ڕوح دوان دەنەهێشت تا ئیستاژی مقایەدات و مزاوەدات لەسەروان دەبن یعنی ئەو کاتاتی کە سووری کەسین سووری کورد بن عەرەب بن تەوائفێ دەبن قەومیاتێ دەبن ئەتوانی بن ئەو پێشەڕۆژە خەڕەسم بکەن ئەگەر ئەم قەدەرات تەسلیمی سووریەکان بکە سووری ئەتوان ڕەسم بکەم بەڵام دوور ژ مزاوەدات و دەسوەردانە وڵاتین هەرێمی هوندێک وڵاتین عەرەبی ئیدا ئیستاش دەسوەرداناوان زۆرە ئێمە جددینە کە ئەم ڕێکەفتنا جێبەجێ بکەن قەنەعاتێ بدە هەنێک دەسەڵاتە دیمەژی جددینە بەڵام تا ئیستا ژێندە گروپی ڕادیکالی لایەوانە حەز دەکەن ئەم ڕێکەفتنا فەشەل بینە و مقایەداتە دەکەن و سەفقاتە جێ دەخن کە دەستکەفتی کووردا زۆرن ئەبێژڵۆ کێمتر ببە نادەستکەفتی کووردا هەنە کورد دیفاکتۆیەکە غير معترف بنا ديفاكتويا كواقعك هي برنجك فرمي تشار لواء عسكري هي تخريك اي بنجاي وتهن گفتگوش دك كبيج لواء ديش دروس بك وحش حزاره داجي تا است انتجرنا بنا واتت چاروان دك وانج انتجر بر ابانا بت انتجر بن امانه شركنا برگري کرنا دي شا داش كود بپیوه ما ولا رجاوا اجبطالي نكردوا إداري ناوچەکانی خۆی دەدا بە پێ واقعی کە هەیە دەستکەوت با خەڵکی مەدڵنیا بن کورد لە ڕۆژئاوای کوردستان هەرتا ئیساژی شوێنی متمانەی خەڵکی خۆمانە و دایمجی ئێمە سپاسیەوان کەن کە دەنیشتی ئێمە درۆژی تەنگایی لەگەڵ ئێمە وەستان چ پارتیەن سیاسی بە چ خەڵک بن هەمویان لەگەڵ ئێمە وەستاون ئەمەژی ئاشبەتال نییە خەسارەت نییە ئەمە دەستکەفتەکە دەستوریە ژ واقعەکی کە هەبوو کەسێکی دان پێ نەدەدا بۆ واقعکی فەرمی کە خەک دان بتۆ بدەن تو شەریکی دەوڵەتێ بە ئەو دەوڵەتە کە ئێمە ڕەسم دەکەن جاران دەوڵەت لە سووریا نەبوو ئیستا ئێمە مەلامحی دەوڵەت ڕەسم دەکەن. سپاس دەکەم بەڕێز کاک فەتحوڵا حوسێنی نوێنەری
بار بڵێنی داری خۆسەر هێشتەماوە نوێنەری داری خۆسەر لە باشووری کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵ بە خێراتی سەرچاو خۆشەویستان بە یارمەتیە و کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە ساغ و سەلامەت بن.